بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد الصادق الوعد الأمين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا ما ينفعنا وزدنا علما، وانفعنا بما علمتنا وزدنا علما، وأرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، واجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه، وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. براني بريز خوشويست، السلام عليكم ورحمة الله وبركاته. بشتي لأخواي پروردگار داواکارین كخواي گەورە نوێژ و ڕۆژی و طاعت و عیبادەتی هەموو لای قبول بکاتن، وخواي پروردگار حاڵ و بار و دۆخی مسلمانان لە هەموو جیهاندا لەو ناخۆشی و نەخۆشی و نەهامەتی کە تێداینە بگۆڕێ بە خۆشی و بە فەڕاحی ئینشاء الله تعالى. خۆشەویستان، مانجی پیرۆزی ڕەمەزان ئەو مانگەیە کە پەیوەندیەکی بەهێز لە نێوان مانجی ڕەمەزان و لە نێوان قورئاندا هەیە. مانجی ڕەمەزان وەکو زانایان ڕەزا و ڕەحمەتی خوان لەسەر بێ سەلەفی صالح کاتێک کە مانجی ڕەمەزان دەهات وازیان لە هەموو علمێک دەهینا، لە فقه و لە حەدیث و لە هەرچی دروسە دەهینا، تەنها بە قورئان خوێندن مەشغولە بوون، بە قورئانەوە مەشغولە بوون. بۆیە ئەگە تەماشای قورئانی پیرۆز بکەین، تەماشای سوورەتی بەقەرە بکەین، 48 جار ناوی باسی قورئان هاتووە، 48 جار باسی قورئان هاتووە، بەڵام یەک جار ناوی قورئانی بە قورئان هێناوە، ئەوەی تر هەمووی بە کتاب باس، ینی زیاتر کە ناوی قورئانی هێناوە بە کتابی هێناوە، بەڵام لە یەک شوێن ناوی قورئانی بە سەریحی هێناوە، ئەویش کاتێک کە باسی مانجی ڕەمەزان دەکاتن، دەفەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القورئان. بۆ ئەوەی پێمانەڵێتن کە پەیوەندیەکی بەهێز لە نێوان مانجی ڕەمەزان مانجی قورئانە. بۆیە مسلمان دەبی لە مانجی ڕەمەزاندا بەڕاستی پەیوەندیەکی تونند و تۆڵی لەگەڵ قورئان هەبێتن. وەکو گوتم سەلەفی صالح خۆیان تەرخانەکرد لە مانجی ڕەمەزانە بۆ قورئان. بۆیە ئێمەش هەر لەو سۆنگەیەوە پێم خۆش بە ئەو محاضرەی ئێمە هەر شەوە و لە سایی ئاەتێکدا لەژێر سێبەری ئاەتێکدا بین بۆ ئەوەی پەیوەندیەکەمان هەر لەگەڵ قورئانی پیرۆز بێتن. ئەو ئاەتەی ئەو شەو کە لە خزمەتی دابین ئینشاء الله تعالى بریتیە لەو ئاەتە پیرۆزە کە لە سوورەتی یوسف ئاەتی 64 خوای پەروەردگارە فەرمێتن فالله خير حافظا وهو أرحم الراحمين. پێم خۆشە ئەو شەو باسی حفظی خوای پەروەردگار بکەم، باسی پاراستنی خوای پەروەردگار بکەم بۆ عەبدەکانی، بۆ بەندەکانی. ئینسانی مسلمان بەڕاستی چێ وەکو تاک، چ وەکو ئومەت، چ وەکو جەماعەت و کۆمەڵ، ئێمە هەمومان ینی هەموو ئەو تاک و کۆمەڵ و جەماعەت و ئومەتانە خوای پەروەردگار بە حیفزی خۆی دەیان پارێزیتن. یعنی کاتێک کە قەومێک، گەلێک، نەتەوەیەک مسەڵەتە بیتن، دەسەڵاتە گریتە دەست بەسەر هەندێکی تردا، ئەو بزانن بەویست و دەسەڵاتی خوای پەروەردگارە. و کاتێک هەندێک خوای گەورە دەیان پارێزیتن لە دەستی هەندێکی تر، ئەوە بە حیفزی خوای پەروەردگارە، هیچ شتێک بەویستی خوای پەروەردگار نییە. کەواتە هەموو شتێک کە خوای پەروەردگار هەندێک کەس ئەپارێزێ ئەوە حیفزی خوای پەروەردگارە. بۆی دەبێ ئاگامان لێبێتن وەکو خوای پەروەردگار لە ئاەتێکدا فەرمێتن وهو الذي كف أيديهم عنكم وأيديكم عنهم ببطن مكة من بعد أن أظفركم عليهم. خوای گەورە منەت بەسەر پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام، دەفەرمێ دەستی ئێوەی لەوان پاراست و هەروەها دەستی ئەوانیشی لە ئێوە پاراست. کەواتە حیفزی خوای پەروەردگار هەموو شتێک، هەر گەل و نەتەوەیەک کاتێک کە ئەپارێزرێ لە دەستی هەندێک بزانە ئەوە بەویستی خوای پەروەردگارە و حیفزی خوای پەروەردگارە. بەڕاستی ڕەحمەتی خوای پەروەردگار ئەوەندە فراوانە، لە کارەکانی ئێمە زۆر فراوانترە و لە گوناهەکانی ئێمە زۆر گەورەترە. بۆیە ئەگەر هەر یەکێک لە ئێمە تەماشای ئەوە بکەین چۆن خوای پەروەردگار ئێمە ئەپارێزیتن، ئەگەر تەماشای حاڵی خۆی بکات و پاراستنی خوای گەورە بکات و خۆی لەگەڵ حاڵی خۆی لەگەڵ خوای پەروەردگار بکاتن، چۆن کە حدودەکانی خوا ئێمە ئەپارێزین، سنوورەکانی خوامان تا چەند پاراستووە، چەندە پابند بووینە بە ئەوامرەکانی خوای پەروەردگار، ئەو کاتە ئەگەر بێ مقارنە بکەی لەگەڵ حیفزی خوای پەروەردگار بۆ تۆ
و پاراستن و حفظی تۆ بۆ سنوورەکانی خوای پەروەردیگار فەرقێکی زۆر گەورە ئەبینی. وەکو عەرەب بەڵێن تەڕە العوجەب العوجاب، سەیر و شتی سەیر و سەمەرە و سەرسوڕهێنەرە بینی. جا خۆشەویستان، کەواتە خوای پەروەردیگار ئێمە ئەپارێزێ، بەڵام کەی ئەمان پارێزێ و چۆن ئەمان پارێزێ، پێویستە چی بکەین، کەی ئەوە ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێ ڕۆژێکیان من لە پشت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دانیشت بووم، دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرمووم یا غولام ئینی ئوعەللیموکە کەلیماتین، ڕۆڵەکەم من چەند وشەیەکت پیشانەدەم. لێرە زانایان ئەڵێن بەکارهێنانی وشەی ڕۆڵە ئەوە زۆر یعنی هەندێک لایانی پەروەردەیی تێدا لۆ منداڵان، چۆن ئەتوو مەسەلەن منداڵێک کە بە خۆشترین ناو بانجی بکەی زۆر گرنگە کاتێک کە ئەتەوێ شتێکی پێ بڵێ بە ناوێکی خۆش بە خۆشترین ناو یان بە ڕۆڵە بانجی بکەیت. اینجا فەرمووی ئینی ئوعەللیموکە کەلیماتین، من چەند وشەیەکت پێ ئەڵێم. ئەها گرنگە کاتێک کە بە منداڵ سەیەکی بۆ ئەەکەی چەند وشەیەکی کورد بی، نەک بچیم حازڕەیەکی بۆ بدەی. فەرمووی ئینی ئوعەللیموکە کەلیماتین ئیحفەظ الله یەحفەظکە، خوا بپارێزە، سنوورە قەدەغەکراوەکانی خوا، سنوورەکانی خوا بپارێزە، یەحفەظکە، خوای پەروەردگار ئەتپارێزیتن. پاشان فەرمووی ئیحفەظ الله تەجیدهو توجاهک ئەو تیجاهک، سنوورەکانی خوا بپارێزە، خوای پەروەردگار لە بەرامبەرە خۆت ئەبینی کاتێک کە سەرکەوتنت پێ ئەبەخشێتن، تەئید دەکاتن. تعرف على الله في الرخاء يعرفك في الشدة، لكاتي خوشيدا خوات ببير بيتن، لكاتي ناخوشيدا خواي پروردگارش توي ببير بيتن. إذا سألت فاسأل الله، اگر بسيارت كرتنها بسيار لخواي پروردگار بك. او زازانان الله گرنگه من دال هر لكتكيو فيري او بكي كا پيوندي هبيتن لقل خواي پروردگار، يعني تنها لخوا بسيار بك. باشان وإذا استعنت فاستعن بالله، اگر داوای هاوکاریت کرد تنها لخوای گەورە داوای هاوکاری بکە و پشت بەخوا بەستە، لە کەس داوا مەکە. واعلم أن الأمة لو اجتمعوا على أن ينفعوك بشيء لن ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك. وبزانە ئەگەر ئومەت هەمووی کۆب بێتەوە بیانەوێتن سوودت پێ بگەینن بە شتێک کە خوای پەروەردگار لە چارەی تۆی نووسیە، ئەوەی کە خوا لە چارەی نووسی بۆی نووسیوی إلا خواي جورا أو أبيتن كالتاري توي نسوا. وإن اجتمعوا على أن يضروك بشيء لن يضروك إلا بشيء قد كتبه الله عليك. وأجر أمة همكو بيتو زيانك بيبجين ناتوان أو زيانة بيبجين تنها أو نبيك خواي پروردگار لتاري توي نسيا. رفعت الأقلام وجفت الصحف. طبعا قلم كان بيتسران هل جيرانو براوكانش بيغمر صلى الله عليه وسلم دفرمي وشقبونتوا. خۆشەویستان، ئەو وەسیەتە طبعا وەسیەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەوەل و بۆ ئاخیر، بۆ ئیبن عەباسە و بۆ ئێمەشە هەتا کۆتایی. بۆیە هەندێک لە زانایان دەفەرمون ئەگەر ویستت کەسێک نەسیحەت بکەی، ئەگەر ویستت هاوڕێکات یان کوڕەکات پێی بڵێ ئیحفەظ الله یەحفەظکە، خوا بپارێزە خوا دەتپارێزیتن. بۆیە سولەیمان عەلەیهی سەلام دەفەرمێتن ئێمە عیلمی ئەوەی کە خەڵک فێری بووە ئەو فێر بووین و ئەوەی کە خەڵکیش فێر نەبووە ئەوەشمان هەرزانی و فێری بووین. نەمدیتیە لە هەموو ئەو عیلمەی کە فێری بووین باشتر بێتن لە حیفزی خوای پەروەردگار لە پەنهانی و لە ئاشکرادا بۆ ئینسانی. پاراستنی خوای پەروەردگار لە هەموو شتێک باشترە بۆ مرۆڤی باوەڕدار. خۆشەویستان، پاراستنی خوای پەروەردگار طبعا خوای پەروەردگار کاتێک کە مەخلوقاتی خەڵق کرد و هەر مەخلوقاتێکی خەڵق کردیە پاراستنەکەشی هەر بەدەستی ئەوە، ڕزقی بەدەستی ئەوە. بۆیە ئیبن الجەوزی لە صفەت الصەفوەدا دەفەرمێتن ڕۆژێکیان پیاوێک چێشکەیەکی دیتی پارچە گۆشتێکی بە دندوچیەوە بوو، بە دندوچی هەڵی گرت ئەڵێ لەو داریەوە ئەفڕی بۆ ئەو داری. ئەڵێ منیش بە دوای داچوون گوتم بزام چ لێکاتن ئەو پشکە گۆشتەی. ئەڵێ دیتم هەتا چۆ سەر دارخورمایەکی بەرز، چۆ سەر دارخورماکە ئەڵێ میش بە دوای داچوم بەسەر کەتم. ئەڵێ کە دیتم چوومە سەرەوە دیتم ئەو چۆلەکەیە ئەو چێشکەیە تۆزێک ئاوا وشەوشێکی کرد بە پەڕەکانی، دیتم مارێکی کۆرەمارێک مارێکی کۆرە لەسەر دارخورمایەکەی بوو، کۆرە بوو مارەکە. ئەڵێ وشەوشێکی بۆ کرد بۆ ئەوەی زاری خۆی بکاتەوە، دەوی کردەوە ئەڵە پشکە گۆشتەکەی هاویشتە ناو دەوی. پیاوەکە ئەڵێ یعنی بیرم کردەوە، ئەڵێ گوتم باشە چێ
ئەو توێشکەی ڕێنمایی کرد کە ئەو پشکە گۆشتە بباتن و ئەو کۆرەمارەی مارە کۆرەی لەسەر ئەو دارخورمایی ڕسق بداتن. چێ بێگومان تەنها خوای پەروەردیگارە. ئەگەر جگە لە خوای پەروەردیگار چێ دیکە هەیە کە ڕسقی مارێکی کۆرە لەسەر دارخورمایەک بداتن. اینجا خوای پەروەردیگارە فەرمێ وما من دابة في الأرض إلا على الله رزقها ويعلم مستقرها ومستودعها كل في كتاب مبين. هرچی لەسەر زەوی ئەڕواتن هەمووی ڕسقی لەسەر خوای پەروەردیگارە و هەمووی لەژێر چاودێری خوای پەروەردیگارە و خوای پەروەردیگار ئەیپارێزیتن بە چاودێری خۆی و بە ڕعایەتی خۆی. یەکێکتر لە پاراستنەکانی خوای پەروەردیگار لەو کاتانەی کە خوای پەروەردیگار ئینسانە پارێزن ئینسانی ئیماندار لە کاتی سعاتی وەکوڵێن ساعة الاحتضار سعاتی گیانەلاکردن و گیان دەرچوونە ئەوەی کە سنوورەکانی خوای پاراست بێت لەو دەمە زمانی ڕاگیراوە بێت و ئەتوانی شەهادە بێنێت و خوای پەروەردیگار ئەیپارێزیتن. هەروەها خوای پەروەردیگار ئەوانەی کە سنوورەکانی خوا ئەپارێزن خوای پەروەردیگار ئەیان پارێزیتن لە فێڵ و تەڵەکەی دوژمنان. ئیبراهیم عەلەیه السەلام تەماشاکەن کاتێک کە مەنجەنیقیان هینا و خستیانە ناو ئاگری فڕێیان دە ناو ئاگری هێشتا لە هەوای بوو کاتێک کە ئیبراهیم عەلەیه السەلام ئەفەرمێتن حەسبنا الله ونعم الوەکیل پشت بەخوا ئەبەستێتن. هێشتا ئیبراهیم عەلەیه السەلام ناگاتە ناو ئاگرەکەی کاتێک خوای پەروەردیگارە فەرمێتن یا نار کونی بەردەن وسەلامن على ئیبراهیم ئەی ئاگر سارد و سەلامەت بە لەسەر ئیبراهیم عەلەیه السەلام. کاتە ئەگەر ئەوەی کە سنوورەکانی خوا پارێزتن خوای پەروەردیگار بێگومان لە فێڵ و تەڵەکەی دوژمنانیش ئەی پارێزتن. کاتێک کە بە پێغەمبەریان گوت عەلەیه الصلاة والسلام إن الناس قد جمعوا لكم فاخشوهم گوتیان خەڵک هەمووی دژی ئێوە کۆ بوویتەوە بترسێن بەڵام فزادهم إيمانا وقالوا حسبنا الله ونعم الوكيل فانقلبوا بنعمة من الله وفضل لم يمسسهم سوء واتبعوا رضوان الله والله ذو فضل عظيم. بەڵێ خوای پەروەردیگار لەو ناخۆشی و ناڕەحەتیە پێغەمبەری عەلەیه الصلاة والسلام و سەحابەکانی دەرباز کردن چونکە پشتیان بە خوای پەروەردیگارەوە بەست بوو و سنوورەکانی خوای پەروەردیگاریان پاراست بوو. یەکێکتر لە حیفزی خوای پەروەردیگار ئەوەیە ئینسان خوای پەروەردیگار لە فێڵی ئەوەی تر لە فێڵی دوژمنان بوو بەڵام ئەو خاڵە ئەڵێ لە فێڵی ئینسانی مجریم تاغی ئەتپارێزیتن. تەماشای موساکەن عەلەیه السەلام. موسا کاتێک کە خوای پەروەردیگار فەرمووی اذهبا إلى فرعون إنه طغى فقولا له قولا لينا. خۆ موسا عەلەیه السەلام ئەیزانی کاتێک کە بچێتە دیوانی فرعونی چ لە دیوانی فرعونیە غەیری مردن دیوانی فرعونی مردنی لێ ئەباری فرعونێکی مجرم خوێن ڕێژ دیکتاتۆر بچێ دیوانی وی و پێی بڵێ کە بانجیکەی بڵێ ئەتو خوانی بەڵام چونکە موسا عەلەیه السەلام پشتی بەخوای پەروەردیگارەوە بەست بوو ئەوە بوو چوپەی گوت و مەوعیدی لەگەڵ فرعون دانا و ڕۆژیان دیاری کرد لەگەڵ ساحیرەکان و خوای پەروەردیگار موسا عەلەیه السەلامی سەرخست بەسەر ئەوان. بە لەوەی درێژ نەکەینەوە کاتەکە زۆر بە کورتی خوای پەروەردیگار ئەگەر بێت و ئینسان سنوورەکانی خوای پەروەردیگار بپارێزیتن ئینسان ئەپارێزیتن و سەری دەخیتن بەسەر دوژمنان هەروەها منداڵەکانی ئەپارێزیتن وەکو یعقوب عەلەیه السەلام. خوای پەروەردیگار چۆن یوسفی بۆ جێڕاوە پاش 80 ساڵی کە لێکوە دوورکەتن جارێکتری بۆ جێڕاوە. هەروەها خوای پەروەردیگار ئەندامەکانی ئینسانی ئەپارێزیتن هەروەکو چۆن ئەسمائی کچی ئەبوو بەکری سەدیق تەمەنی 100 ساڵ بوو ددانێکی نەکەت بوو. یعنی چونکە بۆ سنوورەکانی خوای گەورەی پاراستن خوای گەورەش پاراستی. اینجا خوای پەروەردیگار جەمادات حیوانات هەمووت بۆ مسەخەرەکاتن بەڵام ئێمە چۆن خوای گەورە بپارێزین سنوورەکانی خوای پەروەردیگار چۆن بپارێزین پێویستە نوێژەکان ئیهتیمام پێ بدەین گرنگی پێ بدەین هەروەها دەست نوێژ گرنگە بەردەوام دەست نوێژمان هەبیتن خۆمان لە شەهەوات و شوبهات بپارێزین هەروەها لە قسەکرد زمانمان بپارێزین لە قسەی حەرام گوێمان لە حەرامی بپارێزین تەماشای شتی حەرام نەکەین و هەروەها لە هەمووی گرنگتر زگمان لە حەرام بپارێزین خوای گەورەش دەمان پارێزتن وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.